سەرکردەی هاوپەیمانی شین و سپی کە لە کێبڕکەی هەڵبژاردنا کشتەکەی ئیسرائیلدا براوەی یەکەم بوو ڕەتی کردەوە بەشداری لە حکوومەتەکەی بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیران بکات کە لەلایەن ڕۆڤین ڕیڤلینی سەرۆکی ئیسرائیل بۆ پێکهێنانی حکوومەت ڕاستپێردراوە. بێنی گانتز سەرکردەی هاوپەیمانی شین و سپی و سەرۆکەرەکانی پێشووی سوپا لە ڕوونکردنەوەیەکدا کە لە هەژماری خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە ڕایگەیاند ناگونجێت بەشداری لە حکوومەتێکدا بکەن کە سەرۆکەکەی ڕوبەڕووی تۆمەتێکی جددی بووەتەوە. بێنی گانتز باسی لەوە کرد کە پارتەکەی بەشداری لە هاوپەیمانیەکدا ناکات کە پارتە هاتوونڕەوەکان دروستیان کردووە و سەبارەت بە بنیامین ناتانیاهۆ ڕایگەیاندووە ناتوان ڕەزامەندی نیشان بدەن بۆ بەشداریکردن لەو حکوومەتەی کەسێک سەرۆکایەتی بکات کە ئاتۆمەتی گەندەڵی ڕوبەڕوو کراوەتەوە. 25 مانگا ڕۆڤین ڕیڤلین سەرۆکۆماری ئیسرائیل بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر پێکهێنانی حکوومەت لە نووسینگەکەی خۆی لە خۆرئاوای قودس لەگەڵ بنیامین ناتانیاهۆ و بێنی گانتز کۆبوویەوە و دواتر ئەرکی پێکهێنانی حکوومەتی هاوپەیمانی با بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئێستا سپارد. ئەوەی بۆ مای سەرنجەوە بوو بڕیارەکەی ڕیڤلینی سەرۆکۆمار بە دیاریکردنی ناتانیاهۆ بۆ پێکهێنانی حکوومەت پاش ماوەیەکی کەم لە کۆتایی هاتنی کۆبوونەوەکەی بوو لەگەڵ گانتز و ناتانیاهۆ. لەسەر ئەنجامی گفتوگۆکانی شێکێک لە سەرکردەکانی هاوپەیمانی شین و سپی ئاماژەی بۆ کرد ئەو کۆبوونەوانی لە نێوان ناتانیاهۆ و گانتز کراون بە مەبەستی پێکهێنانی حکوومەت یەکێتی سەرکەوتوو نەبوون. لە ئێستاشدا فراکسیۆنی توڕەوەکان بە سەرۆکایەتی ناتانیاهۆ لە 55 پەرلەمانتار پێک دێن. هەرچی فراکسیۆنی میانڕەوەکانە بە سەرۆکایەتی بێنی گانتز 44 پەرلەمانتاریان لە دەوری خۆیان کۆ کردوتەوە. هاوپەیمانی شین و سپی با سەرکردایەتی بێنی گانتز لە هەڵبژاردنەکەی 7 ئەیلولدا 33 کورسی بەدەستێنا و بوو بە براوی یەکەمی هەڵبژاردنەکە. دوای هاوپەیمانی شین و سپی پارتەکەی ناتانیاهۆ بە بەدەستێنانی 32 کورسی بووە براوی دووەمی هەڵبژاردنەکە. لە دوای ئەویش فراکسیۆنی لیستی هاوبەشی عەرەبی کە لەو پارتانە پێکاتوە نوێنەرایەتی فەڵەستینەکانی هاوڵاتی ئیسرائیل دەکەن 13 کورسیان بەدەستێنا و بوونا سێم گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی ئیسرائیل. بەهۆی ئەوەی هیچ کام لە پارتەکان لە هەڵبژاردنا گشتەکەدا کە ئەوە دووەمین جارە لەم ساڵدا ئەنجام بدرێت لە کۆی 120 کورسی پەرلەمان نەیانتوانی 61 کورسی بەدەست بهێنن کە پێویستە بۆ بە تەنها گرتن دەستی دەسەڵات. ڕۆڤین ڕیڤلین ڕۆژان یەکشەمە و دووشەمە بەجیا لەگەڵ شاندی ئەو نۆپارتە کۆبوویەوە کە توانیویانە بشنە پەرلەمانەوە. لەو کۆبوونەوانەدا پارتەکانی لیکۆد و شاس و یامینا و یەکگرتووی تەورات بنیامین ناتانیاهۆیان وەک سەرۆکوەزیران بۆ ڕۆڤین ڕیڤلین پێشنیار کرد. لە بەرامبەریشدا هاوپەیمانی شین و سپی و پارتی کرێکەران و هاوپەیمانی یەکێتی دیموکراتی و دە پەرلەمانتاری فراکسیۆنی لیستی هاوبەشی عەرەبی بێنی گانتزیان بۆ هەمان پۆست بۆ سەرۆکی ئیسرائیل کرد بە پێشنیار. بەپێی یاسا و کاندیدی لەلایەن سەرۆکۆمارەوە ئەرکی پێکهێنانی هاوپەیمانی پێسپێردراوە پێویستە لە ماوەی 28 ڕۆژدا حکوومەت پێک بهێنێت و دەشکرێت 2 هەفتەی دیکەشی لەسەر داوای خۆی بۆ درێژ بکرێتەوە. ئەگەر ئەو کاندیدی کە ماوە زیاوەکەی پێبەخشراوە نەتوانێت لە ماوەی دەستنیشانکراودا حکوومەت پێک بهێنێت ئەوە سەرۆکۆمار ئەرکی پێکهێنانی حکوومەتی هاوپەیمانی با کاندیدی پاش ئەو دەستپێرێت. ئەگەر کاندیدی دووەمیش لە ماوەی 28 ڕۆژدا نەیتوانی حکوومەتی هاوپەیمانی پێک بهێنێت ئەوە هەڵبژاردنەکە دووبارە دەکرێتەوە.